ئێمەوەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ ئیسلامی لە درێژەی کار و ساڵێکیەکانماندا بە هاوکاری خێرخوازان ئەم جارە بە هاوکاری بەڕێزان مامۆستا عەبدولساتر مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی کاندیدی ژمارە 40 و بەڕێز مامۆستا ناسیح فەتحوڵڵا خەلیفانی ژمارە 31 کاندیدی کۆمەڵ ئیسلامی و کۆمەڵێک خێرخوازیش هاوکاریان کردین ئەم پرۆژە گەورەی پرۆژەکەمان بریتیە لە 700 قوتابی بەسەر فەقیر و هەژار و یەتیمەکاندا. ئێمە بۆ ئەوەی کەمێک لەباری سەرشانی ئەو خەڵکەمان سوک بکەین هەستاوین بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە و ئەم پرۆژەیەشمان یەکەمین پرۆژە نیە لە ساڵانی ڕابردووش هەمان بووە و کۆتا پرۆژەش نابی ئینشاءڵڵا. بۆیە بە پێویستی ئەزانم یەک شت بڵێم ڕووبکەمە جەماوەری خۆمان و خەڵکی کوردستان داوایان لێ بکەم و پێیان بڵێم ئێوە گەلێکی پێگەیشتون دەبێت لە مەودووە بیر لەوە بکەنەوە چێ بەتەنگ داواکاری و تەنگ و چەڵەمەکانی خەڵکەوەیە چێ مشورخۆرە لە کاروباری خەڵک چێ لەگەڵ ئێش و ئازار و معاناتی خەڵک ژیان بەسەر ئەبا دەنجی ئەوانە زیاتر بکەن دەنجیان دلێرتر بکەن دەستبارگریان بن و زیاتر هەوڵ بدەن بۆ ئەوەی کۆمەڵێک لەوانە بڕۆن بۆ ناوەندەکانی بڕیاردان لە هەرێمی کوردستاندا و چارەنووسی ئەم هەرێمە بە کەسانێک بسپێرن کە کەسانی دەستپاک و ئەمین و دەمپاکن بۆ ئەوەی لە داهاتوودا زیاتر دەستکراوە بن و خزمەتتان بکەن